سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت و جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ئێوەی بەڕێز و لە تێکڕای بینەران و بیسەران و لە تەواوی هاوکارانم لە کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز دەکەم. دیارە لە سنتەری قەزای چەمچەماڵیش وەکو لە پشتی منەوە دیارە بڵین هاتوچۆکردنی هاوڵاتیان زۆر ئاساییە و هیچ بازگەیەک لە ناو سنتەری قەزاکەیان نابینرێ و سەبارەت بە ئەنجامدانی نوێژی جەژنیش کە دوێنێ بوو کاک جەلال ئەوەی من وەرم گرتووە لە سنووری بەڕێوەبەرایەتی و قافی چەمچەماڵ 183 مزگەوت بوونیان هەیە چ لە سنتەری قەزاکە و چ لە ناحیەکان و لە گوندەکان لەسەر جەم مزگەوتەکانی سنوورەکە بەڕەچاوکردنی مەرجە تەندروستیەکان لە هەمویانە نوێژی جەژن ئەنجام درراوە و سەبارەت بە هاتوچۆ و گەرموگوڕی جەژن دیارە لە سنتەری قەزای چەمچەماڵ هەروەکو جەژنەکانی پێشوو بووە واتە ئەتوانین بڵین لە سنتەری قەزاکەوە لە ناحیەکانی دەوروبەری ئەوەی ئێمە بەدی ئەەکەین هەم سەردانیکردنی هاوڵاتیان هەم گەرموگوڕی جەژن تا ڕادەیەک زۆر باشە و سەبارەت بە کەشوهەوایش تا ڕادەیەک کەشوهەوا زۆر فێنکە یعنی سەبارەت بە جەژنەکانی تر هاوڵاتیان چۆنەڵی ئەو بیانویان نەماوە کە بڵین گەرمە و ناتوانین سەردانی هاوڵاتیان بکەین. من ئەگەر یەک دوو هاوڵاتیم لابێ کاکە ئەگەر بیت هێرە سڵاوت لێبێ ئەگەر تۆ یەک دوو هاوڵاتی کاک جەلال ئەگەر دەرفەتم بەی وەریان ئەگرم کاکە لێرە پێما بێ فۆتۆگرافەرە کاکە سڵاوت لێبێ تۆ لێرە پێما بێ فۆتۆگرافەری جەژن پیرۆز بێ جەژن پیرۆز بێ ئەتوانی جارێ لێرەوە جەژنە پیرۆزەی خۆت بنێری بەس یەک تۆ زۆرە پێش سڵاو لە تۆش کاک جەلالگیان پیرۆزبایی خۆمان ئاراستەی خەڵکی کوردستان و هەموو گەلانی جیهان ئەەکەین بە هیوای نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بێت سەرڕای قەدەغەی هاتوچۆش کە حکومەتی هەرێم بڕێریدا و قەدەغای هاتوچۆ بێ بۆ ماوەی 72 سەعات بۆی ڕێکاری پێویست بێ بە پێی ڕێنمایە تەندروستەکان لەبەر بوونی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام سوپاسی هێزانمنیەکانەکەین کە بە شێوازێکی بەرچاو ڕێنمایی خەڵکەکەن و هاوکاری خەڵکەکەن کە لە ماوەی قەدەغای هاتوچۆدا کە هیچ کێشێک بۆ خەڵک نەبێت و ژیان ئاساییە. ئێوە لێرە لەم پارکە یاخود لەسەر ئەم شەقامە گشتی کە ئێمە لێ وەستاوین ئێوە ئیشی فۆتۆکەن یعنی بەراورد بە جەژنەکانی تر قەڵەباڵغی و ئیشوکاری ئێوە چۆن بوو لێرە؟ سپاس بەخوا ساڵانی پێشوو زۆر باشتر بەڵام بە ئیستاکەش بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانەدارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەراورد بە ساڵانی پێشتر کەمی کردووە بەڵام ئیشەکەی ئێمەش بەو شێوەیە وانە مەسەسارێکی زۆر بێ و گران بێ ئانی وێنەیە کە بۆ یادگاری ئەمێنێتەوە و گەنجەکانی گرن و زۆر باشە. جەلال سپاس بۆ زانیاری